بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وبارك على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. راني برز خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحال ناتین و خزمەتان بۆ پێشکەشکردنی وانەیەکی تر لە بابەتەکانی نیکاح و تەلاق. گەشتینە بابەتێکی هەستیار و گرنگ کە بریتیە لەوەی کە ما حكم إسلام الزوجين معا ودليله. حكمي مسلمان بوني دو هاوسر بيكوا اگر دو هاوسر بيكوا هردو كان بلين بيكوا مسلمان بون آيا حكمي اوات شيا وبالغاكي شيا. مثلا دو بياوجنيكيا هردو كان مثلا مسيحين باشا بياوكا مسلمان بي دو اتريش هر افرتكا مسلمان بي دەڵێ ئەگەر هاتوو پیا و ژنێک هەردووکیان کافر بوون نامسلمان بوون هەردووکیان پێکەوە مسلمان بوون ئەوە دامە نیکاحهما نیکاحەکان بەردەوام دەبێ و هیچ ئیشکالی نییە. یعنی ئەو نیکاحەی کە پێشتر کردویانە لەسەر دینی خۆیان و لەسەر پیر و باوەڕی خۆیان ئەو نیکاحە بەردەوام دەبێت. ئەڵێ بۆچی؟ ئەڵێ چونکە جیابوونەوەی پیا و ژن بەچی ئەبێ بەوەی کە دینیان جیاواز بێ. ئەمانە دینیان جیاواز نەبووە لە کاتێکا لەسەر نامسلمانی بوون هەر دینیان یەک دین بوو. ئێستش کە مسلمان بوون دینیان هەر یەکەکەواتە هیچ ئیشکالێک ڕوونادا. بەڵگەش ئەو فەرمودەیە کە ئیمامی ترمزی و ئەبوو داود لە ئیبن عەباسەوە ڕیوایەتیان کردووە کە پیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام مسلمان بوو و هەروەها دواتریش خێزانەکەی مسلمان بوو. فەرمووی یا رسول الله إنها كانت أسلمت معي فردها عليه. وتی ئەی پێغەمبەری خوا ئەم خێزانەی من لەگەڵ منا مسلمان بووە بۆم بجێڕەوە. پێغەمبەری خوایش بۆی جێڕایەوە لەسەر هەمان ئەو نیکاحەی پێشوو کە لەسەری بوون. نەیفەرمووە بێ مادەم پێشتر کافر بوون ئێستا مسلمان ببێ نیکاحەکەتان هەڵوەشێتەوە جارێک تر نیکاح بکەنەوە، ئەوەی نەفەرموو. هەروەها بابەتێکی تر ئەوەیە کە ئایا حکمی ئەو کەسەی کە ئەو پیاوەی کە مسلمان ئەبێ بەڵام خێزانەکەی لەسەر نامسلمانی دەمێنێتەوە. بۆ نمونە پیاوژنێکن هەردووکیان مەسیحین، پیاوەکە مسلمان ئەبێ ئافرەتەکە لەسەر مەسیحیەت دەمێنێتەوە. ئەمەیان حکمی چۆنە؟ یان مەسەلەن پیاوژنێکنی هەردووکیان مەسەلەن بوزین یا هیندۆسین یا هەر شتێک لەو دینێک لەو دینانەی کە غەیری کتابین غەیری ئەهلی کتابن بزانینەوە حکمی چۆنە. دەڵێ ئەگەر هاتوو ژنەکەی لە ئەهلی کتاب بوو، ئەهلی کتاب وتمان تەنها دوو گروپن، یەهودی و نەسرانی. ئەگەر ئەهلی کتاب بوو ئەوە هیچ مشکلە نییە، با پیاوەکە مسلمان بێ بە ئافرەتەکەش چی بێ؟ مەسیحی بێ. بۆ چونکە پیاوی مسلمان ئەتوانێت ژنی مەسیحی بهێنێ، شەرعەن دروستە. و هەروەها ئەمە حکمی دووەمیش ئەوەیە کە ئەگەر ئافرەتەکە وەثەنی بوو، بتپەرست بوو یان مولحید و بێباوەڕ بوو، باشە لە ئەهلی کتاب نەبوو، ئەوە لە کاتی کە پیاوەکەی مسلمان بوو ئیتر ئەو کاتە عیددەی ئافرەتەکە دەست پێکە لە ئەسناو لە ناوەندی عیددەکە ئافرەتەکەش مسلمان بوو، ئەوە چییە؟ ئەوە هیچ کێشە نییە. ئەمما ئەگەر مسلمان نەبوو لە کاتی عیددەی خۆی عیددەی ئافرەتەکە ئەوە دەبێت جیا بکرێنەوە لە یەکتر لەو کاتەی کە پیاوەکە مسلمان بوو، لەو وەختەوە حیساب ئەکرێ کە لەو کاتە پیاوەکە مسلمان بوو لەو تاریخ و لەو بەروارە هەتا ئەو کاتەی کە ئافرەتەکە پێش ئەوەی عیددەی تەواو بێ مسلمان بێ کێشە نییە. بەس ئەگەر تا عیددە تەواو بێ مسلمان نەبوو ئەوە جیا ئەکرێنەوە لە یەکتر. ئەمە حکمی ئەو جۆرە ئافرەتانش. حکمی پێچەوانەی ئەمە، یعنی مەسەلەن ئافرەتەکە مسلمان ئەبێ بەڵام پیاوەکە لەسەر دینی خۆی دەمێنێ. ئەگەر هاتوو ئافرەتەکە مسلمان بوو بەڵام پیاوەکە هەر لەسەر دینی خۆی بوو مسلمان نەبوو، بۆ نمونە هەردووکیان مەسیحی بوون وتمان ئافرەتەکە مسلمان نەبێ پیاوەکە لەسەر مەسیحیەت دمێنێتەوە، ئەوە لەسەر ڕای جومهوری زانایان جیا ئەکرێنەوە لە یەکتر.
جیاکرێنەوە لە یەکتر ئیلا مەگەر پیاوەکە لە ئەسنای عیددەی ئافرەتەکە چی بێت مسلمان بێ ئەگەر لە کاتی عیددەی ئافرەتەکە پیاوەکە مسلمان بوو ئەو ئافرەتەکە ئەگەڕێتەوە لای ئەمما ئەگەر مسلمان نەبوو ئەو کاتە جیاکرێنەوە لە یەکتر مادەم مصر بوو لەسەر ئەوەی کە مسلمان نەبێت تامان ئەم بابەتە پێشتریش باسمان کرد وتمان جمهوری عولەما ڕەئی وایە جیاکرێنەوە لە یەکتر ئەگەرنا مەوزوعەکە ئیجماعی لەسەر نییە و ئیبن القەیم وتمان لە کتێبەکانی خۆیان ئەحکام ئەهل الذیمە لەوانە باسی کردووە نۆ ڕەئی هێناوە نۆ ڕەئی باسمان کرد پێشتر لەبەرەوە ئەمە بابەتێکی خلافیە یعنی هەندێک لەو ڕێیانە ئەڵێت اعتیادیە بیژمێنەوە پێکەوە ئەم پیا و ژنە مەسەلەن پیاوەکە مسلمان نەبووە بەس ژنەکە مسلمان بوو ئەکرێ پێکەوە بمێنەوە مادام هەر لەو شوێنەی خۆیان بن یعنی ئافرەتەکە نەچێ بۆ شوێنێکی تر بۆ جێگایەکی تر بۆ شارێکی تر یان سکاڵای تۆمار نەکرد لە لای قازی بۆی جیام بکاتەوە دەمێنەوە پێکەوە ئۆکووتمان ئەگەر لە کاتی عیددا پیاوەکە مسلمان بوو ئەوە ژنەکە ئەگەڕێتەوە لای بەڵام ئەگەر مسلمان نەبوو پیاوەکە هەتا عیددەی ئافرەتەکە کۆتایی هات ئەو کاتە ئەبێ سەر لە نوێ ینی بە هەمان نیکاحی پێشوو ناگەڕێتەوە لای ئەبێ سەر لە نوێ مارەی بکاتەوە بە مارەیەک و بە عەقدێکی تازە ئەمەش بەڵگە لەسەر ئەمە چییە ئەم حەدیسەیە کە عەمری کوڕی شوعەیب لە باوکی خۆی ئەگێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام رد بنته زينب على أبي العاص بن الربيع كاتيك كمثلا طبعا أزانا كمثلا بيغمبري خو عليه الصلاة والسلام إعلاني بيغمبراتي خوي كر أو بك يتر أبي العاص طبعا مسلمان نبو بويا زينب بيغمبري خو عليه الصلاة والسلام بنص آتيش لا هن حل لهم ولا هم يحلون لهن يتر جابونه ولا يكتر بەڵام لەبەرەوەی ماوەیەکی دوور و درێژ لە بەینانە تێپەڕی پێغەمبەری خوا بەچی گێڕایەوە بۆی بە مارەیەکی تازە و نیکاحێکی تازە بۆ ئەبی العاسی گێڕایەوە ئەمە ئیمامی ترموزی نقلی کردووە هەرچەند توێتی ئەم ئیسنادە مەقال و قسەی تێدایە یعنی متفق عليه نییە کە صحیحە بەڵام ئەڵێ والعمل على هذا الحديث عند أهل العلم هەرچەند حەدیسەکە سەنەدەکەی ضعیفە بەڵام ئەهلی علم فتویان لەسەر چی داوە لەسەر ئەمە داوە یعنی پیا و ژنێک ئەگەر پیاوەکە مسلمان نەبێت تا کۆتایی عیددەی ئافرەتەکە ئەگەر بێ ئافرەتەکە بجێڕێتەوە لای خۆی دوای مسلمان بوونی ئەبێت چی بکە ئەبێت سەر لە نوێ مارەی کاتەوە ئەهلی علم وا فتویان داوە بابەتێکی ترمان هەیە باسی مارەیە کەوتمان یەکێ لەو شتانەی کە پێویستە لە نیکاحە هەبێ مارەیە کە بە زمانی عەرەبی وتی الصەداق یا المهر صداق بریتێ لە چی هو المال الذي وجب على الزوج دفعه لزوجته بسبب عقد النكاح بریتێ لەو ماڵ و سامانەی پێویستەکە پیاوەکە بیدا بە ژنەکە بە هۆ سەبەبی گرێبەستی هاوسەرگیریەوە یعنی ئەمە ئەم بوونی ئەم مارەیە شتێکی باشە بۆ ئافرەت دواترش حکمەتەکەی باسەکەین ئەوجا بۆچی نامراوە سیداق لەبەر ئەوەی کە گزارشت بێ لە ڕازگۆیی پیا و بەرامبەر ئەو ئافرەتە یعنی بە ئافرەتەکە ئەڵێ من کە کاتێک ئەڵێم ئەمەوێ هاوسەرگیری لەگەڵ تۆ بکەم و ژیانێکی بەختەوەرانە پێکەوە بەسەربەرین ڕازگۆم لەما بۆ چەسپاندنی ئەم ڕازگۆییە گزارشکردن لەم ڕازگۆییە بەشێک لەو ماڵ و سامانەی کە بە ڕەنجەشانی خۆم کۆم کردوێتەوە ئێستا وەکو دیاری پێشکەشی تۆ یەکەم ئەمە بۆیە پێوتراوە سەداق چونکە لە سیدقەوە هاتووە یعنی ڕازگۆم لەوەی کە من دەیڵێم حکمی سەداق چییە طبعاً واجبە سەداق واجبە مارەی واجبە لەسەر پیا و بمجرد چی بمجرد ئەوەی گرێبەستی زەواجەکە کرا واجبە بێ لەسەر پیا و ئەو مارەیەی کە دیاری کراوە پێشکەشی ئافرەتەکەی بکە جا حتا ئەگەر مثلا لە
یعنی ماڵ بڵێن یا مارەی دیاری کرابێ ئەندازەیەکی بۆ دیاری کرابێ یا نەکرابێ دوایە پێک بێن لەسەری ئەوە مشکلە نییە ئەوە هەر ئەبێ مارەی هەبێت نابێ گرێبەستی نیکاح خاڵی بێ لە مارەی بە هیچ نەوعێ کەم بێ زۆر بێ ئاستەکەی چەند بێ کێشە نییە حتا ئەگەر بێت و ئیتیفاق بکەن پیا و ژنەکە لەسەر ئەوەی کە با مارەی نەبێ مەسەن یا ئافرەتەکە بڵێ من خۆم نافرۆشم مارەیم نایە و ئەوانە بازێکەیە لەو ژنانە کە دەرونیان تێکسووەڵێ خۆمان نافرۆشین مارەیمان بۆ چییە ئێمە دوو نەفەرین ئیتیفاقەکەین کە پێکەوە هاوسەرگیری بکەین و هاوبەشی بکەین و ماڵێک پێکەوە بنین حتا ئەگەر ئەوان ئیتیفاقیان کرد لە بەرەوەی شەرع دایناوە ئیتیفاقی ئەوان هیچ نییە و پوچەڵە و باتیلە و هیچ اعتیبارێکی بۆ ناکرێ و ئەبێ مارەی هەر دابنرێ ئەگەریش نیزاع کەوتە بەینیان مارەی مثل هاوشێوەی ئەو ئافرەتە چەندە ئەبێ بۆی دیاری بکرێ بەڵگەمان چییە لەسەرەوەی کە واجبە قورئان و فەرموودە و کۆدەنگی زانایان قورئان چەندین ئاەتمان هەیە وەگە فەرمێ وآتوا النساء صدقاتهن نحلة صدقات جەمعی صداقة صداق وتمان ینی مارەی مارەیەکانیان پیان بدەن بە نیحلە نیحلە یعنی عەطیە مەفروضە بە بەخشینێک بەڵام بەخشینێکی فەرز واجب نەگەوەی بڵێ وڵات بیدەمیان نەیدەم کێشە نییە چکە خوا فەرزی کردووە فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن يعني چی فما استمتعتم بهن يعني ئەگەر مارەیی مثلا دیاریش نەکرا بە دوخول مارەی ئەبێ واجب ئەبێ و ئەبێ پیاوەکە هەربیدا ئیستیمتاع لێرەم بەسی دوخولە ئەوە ئەجریش لێوا بە معنە مارەیە فآتوهن أجورهن فەریضە ئەوە بە فەرز ئەبێ ئەو مارەیانە پیان بدرێ ئەوە لە قورئانە لە فەرمودەشا فەرمودەمان هەیە زۆرە یەک لەوان ئەم فەرمودەیە کە بوخاری موسلیم ڕوایەتیان کردووە لە سەهلی کوڕی سەعدەوە هەندێکی قرتاوە فەرمودەکە ئەوەیە کە ئافرەتێک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی یا ڕەسوڵ الله من هاتووم خۆمم بە جەنابت بەخشیوە ینی مارەم کە ینی بۆ خۆت ئیتر پێغەمبەری خواش عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی مالی فی النساء من حاجە من ئێستا لەم دەرکاتە و دەرفەتا پێویستم بە هاوسەرگیری نییە پیاوێک لەوێ بوو فەرمووی یا ڕەسوڵ الله دەیمادەم وایە لە منی مارەکە فەرمووی زەویجنیها لە منی مارەکە فەرمووی ئەعطیها ثەوبەن بەرگێک جلوبەرگێکی بدەرێ زیاد لەوەی کە خۆت هەتە فەرمووی نیمە فەرمووی ئەعطیها وەلەو خاتەمەن من حەدیدین ئەگەر ئەڵقەیەکی ئاسنیش بێ بیدەرێ فەعتەلە لەهو بڕووبیان و هێناوتی بەخوا ئەویشم نییە هیچم نییە لە ماڵی دنیا فقالە دواتر فەرمووی ما معك من القورآن چی و پێ لە قورئان ینی چیت لەبەرە لە قورئان فەرمووی کەذا وەکەذا ئەوەندە سوورەت و ئایەتەم لەبەرە فەرمووی زەوەجتوکەها بما معك من القورآن ئەوەندەی کە قورئانت لایە و ئەیزانی فێری بکە ئەوە لەسەر ئەوە مارەم کردی مارەم کرد لێت و ئەمە سونەتیش ئیجماعیش مەسەلەن کۆدەنگی زانان هەیە لەسەر ئەوەی کە مارەی واجبە ئەبێ لە گرێبەسی هاوسەرگیریە هەبێ هیچ کەسێک لە درێژایی ئەم چواردە قەرنا ئینکاری نەکردو نکوڵی لێ نەکردووە کەواتە بووەتە ئیجماعی زانان حکمت چییە؟ حکمەتی زۆرە دانانی مارەی گرنگترینیان ئەمانن یەکەم لەوانە ئەمەی کەوکو باسمان کرد پیاو گزارش لە ڕازگۆیی خۆی ئەکا بەرامبەر ئەو ئافرەتەی ئێوێ هاوسەرگی لەگەڵا بکە بەوەی کە من پیاوێکی باشە بم لەگەڵ توە و هەڵسوکەوتم باشە بێ لەگەڵ تا و ئەمەوێ ژیانێکی کامەرانی و بەختەوەری لەگەڵ توە بەسەر ببەم بۆ چەسپاندنی ئەم قسە و ئەم بابەتانێکێڵێم ئەو مارەیەت پێشکەشەکەم وەکو دیارەک ئەمە خاڵی دووهەم بریتە لەوەی کە ئەو ئافرەتە پێویستی بەچی هەیە پێویستی بە کۆمەڵە پێداویستی هەیە لە جلوبەرگ و لە نەفەقات و لە کۆمەڵە خەرجی ئەنجا بۆ ئەوەی کە ئەو خەرجیانە دابین ببێ ئافرەت مارەی پێ بدرێ ئەتوانێ ئەو شتانە دابین کا بۆ خۆی هەموو ئافرەتێک مەسەلەن موچەخۆر نییە خۆی پارەی هەبێ ئەوانە
زۆرێک لەو ئافرەتانە کچی ماڵەوەن ئێ لەکوێ بێنن ئەگەر بیانێ ئەو شتانە کە ئامادەکاریە بۆ بووکێک ئەو شتانە لەکوێ بێنن ئەگەر پیا و هەندێک بڕێک پارە نەدا بەو ژنە یا بەو کچە. و خاڵی سێهەم ئەوەیە کە ئیسلام بۆیە مارەی دانا واجب کردووە لەسەر پیا و لەبەر ئەوەی بەڕاستی ئافرەتەکە کەرامەت و شەرەفی پارێزراو بێ، بەڕاستی کەرامەتی نەڕووشێنرێ لە بۆ کۆکردنەوەی پارە و سامان. مەسەن خۆی نیەتی موچەخۆر نییە، بڕا لەکێ داواکە بۆ ئەو پێداویستیانەی کە پێویستێتی لە باوکی لە برای مەسەلەن یا بچێت دەروەزە بکە سوال بکە، ئەمە بۆ ئافرەت لایق نییە، جوان نییە. جا بۆیە ئیسلام ڕێزێکی تەواوی لە ئافرەت ناوە، معەزەز مکەڕەم لە ماڵی خۆی دانیشتوو ئەم گەنجە ئەچێ و ئەو پارەی کە بەڕەنجەشانی خۆی پایی کردو بڕێکی باشی ئەداتە ئەو ئافرەتە و ئەوش کاروبارەکانی خۆی پێ جێبەجێ ئەکا. لە هەندێک وڵاتە بەعکسەوەیە ئافرەت ئەگەڕێ مارەی پیاو دابینەکە. لەو مەناتقی هیندستان و ئەمانە لە هەندێک شوێن ئافرەت واجبە لەسەری مارەی بە پیاو بدا. باش ئەمە چ ڕێزێکە لە ئافرەت ئەنرێ. پاشان ناوهێنانی مارەی لە ناو گرێبەستی هاوسەرگیریە، ناوهێنانی یعنی بوونی واجبە ڕوکنە ئەبێ هەبێت بوونی یا بڵێن واجبە نەک بڵێن ڕوکن بڵێن واجبە بوونی ئەبێ هەبێت لە گرێبەستی نیکاحە. جا لە کاتی عەقدەکە یا دواتر هەرەبێ هەبێ، بەڵام ناوهێنانی لە گرێبەستی نیکاحە ئەوە سونەتە، واجب نییە. سونەتە ناو بهێنرێ و دیاری بکرێ لە گرێبەستی زەواجەکە. بۆچی سونەتە؟ چونکە ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هیچ نیکاحێکی خاڵی نەبووە، هیچ نیکاحێکی نەکردووە ئیلا ناوی مارەیەکە هێنراوە. ئەوە بۆ ئەڵێن سونەتە. ئەمە یەک. دووهەمیش لەبەر ئەوەی بەڕاستی دوایە کێشە سەر لە کێشەوە دروستەکە یا کێشەی لێپەیا ئەبێ. چۆن؟ یعنی مەسەلەن ئێستا لە ناو گرێبەستی زەواجەکە باسی مارەی ناکەن، دوای ئەوەی کە مەسەن گوازرایەوە پیاوەکە ئەڵێ ئەوەندە دەمێژنەکە ئەڵێ نەخێر ئەوەندە کەمە لە یا بینی مەسەلەن ماڵی کچەکە و ماڵی کوڕەکە اختیلافەکەوێتە بینیان شتێکی ناخۆشە. نەوەڵا بەر لەوەی عەقدەکە بکرێ با ڕێکەون لە ناو عەقدەکە ناو بهێنرێ و باز بکرێ، ئەوە باشترە بۆی ئەو کێشە و مەشاکلش ڕوونەدا. ئەدی بۆ عولەما نانوتووە واجبە تەحدید بکرێ و ناو بهێنێ لە کاتی گرێبەستی هاوسەرگیریەکە؟ بۆچی نانتووە واجبە؟ چونکە ئیجماع هەیە و کۆدەنگی هەیە لای زانایان کە دروستە هاوسەرگیری ناوهێنانی مارەی تێدا نەبێ. دروستە، ینی دروستە لەو کاتا باز نەکرێت دوای لەسەری ڕێبکەون، هەرچەند مەکروهە چاک نییە چکە وتمان پێچەوانەی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله وبارك عليه. مارەی کێ خاوەنێتی؟ کێ مالکی مارەیەکەیە؟ طبعا دیارە لە ئیسلامە ئافرەت هینی هەیە، دارێتی هەیە، خاوەندارێتی. نەها لە باسی میراسە ئەفەرمێ للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن. باشە کەواتە ئافرەت وەکو چۆن پیاو مافی خاوەندارێتی هەیە، ئافرەتیش بە هەمان شێوە لە ئیسلامە مافی خاوەندارێتی پێدراوە، خاوەنی ماڵی خۆیەتی. باشە کەواتە لێرە کە مارەیەکە دائەنرێ مارەیەکە کێ خاوەنێتی؟ ئافرەتەکە خاوەنێتی. بۆ هیچ کەسێک نییە، نە بۆ باوک هەیە، نە بۆ برا هەیە، نە بۆ هیچ وەلی و سەرپەرشتیارێک نییە ئەو مافە لە ئافرەتەکە زەوت کابی با بۆ خۆی. هەیە ئێستا باوک هەیە مەسەلەن دەست بەسەر مارەیەکە ئەگەر یا برا یا ئەو بۆی نییە، ئەوە ناحەقیە و زوڵمە و نابێ بکرێ. و ئەگەر مارەیەکەیشیان وەرگرت ئەبێ بە نوێنەرایەتی ئافرەتەکە وەرگرن، بۆ ئافرەتەکە وەرگ نەک بۆ گیرفانی خۆیان. چونکە خوای گەورە ئەفەرمێ ئەفەرمێ هاوکو باسمان کرد و ئاتون النساء صدقاتهن نحلة، ئەوە دەبێت پێیان بدرێ. پێیان بدرێ کێ پێدا؟ ئەوە مێردەکە ئەیدا و ئەگەر مەسەلەن ئافرەتەکە خۆی وەرگرەوە باشە، یا جاریوە باوکەکە وەرێگرێ بێ باوکەکەش تەسلیمی ئافرەتەکەی بکە، کچەکەی بکە. فإن طبن لكم عن شيء منه نفسا، ئەگەر
ئافرەتەکان دڵیان پێی خۆش بوو کە بەشێک لەو مارەیە ببەخشن باشە بیدەن بە مێردەکەیان باشە یا دەستی لیاڵگرن بۆ مێردەکان یا بۆ برایەکیان یا بۆ باوکیان بەڕەغبەتی خۆیان بەبێ زۆر و فشار لێکردن ئەوە فەکولوه هەنیئەن مەریئا ئەوە بیخۆن عافیەتتان بێ نوێشی گیانتان بێ وانە هەنیئەن ینی نوێشی گیانتان بێ مەریئەن ینی بە ئاسانی بچێتە خوارەوە گیر نەکا لە گەروتانە مەسەلەن ئەو بەو شێوازە ئەفەر کەواتە ئەگەر بە زۆر بوو بە دەست بە سەراگرتن بوو یعنی چی یعنی نەنەوشی گیانتان بێ نە بە ئاسانی بچێتە خوارەوە دوو لە ڕووتان بە قوزە قورتان ئەگەر ئاواکە آخر ئەگەر بە زۆر لی داگیر کرا ئاستی مارەیی چەندە هیچ ئاستێک دیاری نەکراوە لە شەرعە لە شەریعەتە بۆ لایەنی خوار و سەروی مارەیی نە بۆ لایەنی خواروی دیاری کراوە نە بۆ لایەنی سەروی ئەوەی پێی بوتێ ماڵ سامان دەکرێ بکرێتە مارەیی یا جاری وایە سامان نییە مقابلی سامانە منفعەتە منفعەتیش دەبێ ها تازە باسمان کرد سەحابەکە فەرمووی یا ڕەسوڵ لەم نیمارەکە فەرمووی چەندێ قورئان لەبەر ئەوەندەی فێرکە ئەو فێرکردنە منفعەتە یا منفعەتی منفعەتە خۆ فێرکردن شتێکی مادی و عین و مەلموس نییە کەواتە دروستە هەردووکی هەر دروستە بەڵێ جا کەم بێ یا زۆر بێ عینەن ئەو دەینەن عین بێ حازر بێ ئەو دەینن حازر نەبێ یعنی قەرز بێ بە قەرزیش هەر دروستە مەسەڵەن ئەڵێ لەسەر 10 ملیۆن مارەیەکەین وەڵام ئێستا 10 ملیۆنەکەم نییە دوای مانجی کە دوای دوومان دوای هەر چەند ڕێیەکەون کە بیداتێ ئەو منفعەتە یا منفعەت بێ وەکو باسمان کرد جا هەندێک نمونە هێناوەتەوە کاتی خۆی ئەم شتانە هەبوو یعنی کە سەجادەتیان و دوو گورد ئەو سوکنادارین یعنی لە مانەوە لە ناو خانووەکە مەسەڵەن یا مەسەڵەن کرێی ئەم خانووە بۆ ماوەی ئەوەندە ساڵە بۆ تۆ کرێکەی وەرگرە بۆ تۆ ئەوە لەبری ئەوەی کە مارەت دەکەم یان حرفەیەک پیشەیەکی فێرکە خەیاتی مەسەڵەن یا سیاقەت یا هەر پیشەیەک لەو پیشان ئیتر ئێستا تەبان ئاسی مارەیەکان زیاترە و بەرز بوویتەوە زیاتر ئێستا زێڕدا ئەمرێ بەڵگەشمان چییە لەسەر ئەوەی کەم بێ زۆر بێ هەر دروستە ئەفەرمێ وأحل لكم ما وراء ذلكم أن تبتغوا بأموالكم يعني ئەوانەی کە باس کران کە حرامە قەدەغەیە ئینسان سیانزە چواردە ئافرەت باس کراوە ئەوانە حرامە و قەدەغەیە بێنرێ لە پشتی ئەوە لە خواری ئەوە یا لە غەیری ئەوە ئەو ئافرەتانەی تر دەتوانن هاوسەرگیریان لەگەڵا بکەن بە مەرجێک کە ماڵەکان بە ماڵەکانی خۆتان داخوازیان لێ بکەن و مارەیان بکەن کاتە لێرە کەڵە بی ئەموالیکوم ئەمە عامە شکە جەمعە و ئیزافە کراوە عامە ماڵ کەمی ژەگرێتەوە و زۆری ژەگرێتەوە یان مەسەلەن حەدیسەکە فەرمی ئەعطیها وەلەو خاتەمەن من حەدیدین ئەخر ئەڵقەیەک لە ئاسن بێ بای چەند بێ ینی شتێکی زۆر ڕەمزی و کەمە وهروە خوای گەورە فەرمێ وإن أردتم استبدال زوج مكان زوج أو بولاني طبعا لانا كميكي باسكر يس لانا زوريكي وآتيتم إحداهن قنطارا فلا تأخذوا منه شيئا أجر ويستان أو أفرت طلاق بدن ويشيشك بهنن بيقورن أو طلاق بدن ويتر بهنن وطلاق دراوك قنطار يقل بارتان لزيرتان بيداون قنطار يعني مالکی زۆر سامانێکی زۆر زێڕێکی زۆر باشە جا هەندێک گەڵێن پڕی پێستی گۆلکێک لە زێر هەندێک وازن ئەڵێ ئەوەندەشتان پێدابن هیچیان لێ مەسێننەوە کەواتە ئەمە باز لەوەیە کە لایانی کەمی و زۆری دیاری نەکراوە ئایا مارەی دابەش ئەکرێ بۆ پێشەکی و پاشەکی طبعا لە شەرعە بەڵگەیەکمان نییە ئەم شتە باسکە بڵێ دروستە ئەوە و بەڵگەیەکیشمان نییە ڕێگری لێ بکە ئێمە طبعا ئەم عادەتە زیاتر لە عێراقا هەیە و لە هەندێک وڵاتی دەور و پشتە هەیە گەرنا لە وڵاتانی ترە ئەمە نییە مەسەن بەشێکی بخاتە پێشەوە بەشێکی لە دواوە بیدا و ئەمانە
دەڵێ بەمەرج نەگیراوە کە مارەی دەست بەجێ بدرێ هەر لە کاتی گرێبەستەکە یا پێش بخرێ پێش مەسەلەن پێش گواستنەوە بدرێ بەڵکو ئەکرێ هەمووی پێش گواستنەوە بدرێ واشکرێ هەمووی دوای گواستنەوە بدرێ و ئەکرێ مەسەلەن هەندێکی پێش گواستنەوە بدرێ و هەندێکی دوای گواستنەوە بدرێ ئاسایی ینی بۆچی چکە ئەم مارەیە مافی ئافرەتە مافی خۆیەتی ئەتوانێ بڵێ نا من هیچی دوا ناخەم ئەتوانێ بڵێ قەیچیەکان نیوەی بە ئێستا بمدەنێ و نیوەی لە دواتر بمدەنێ بە زەوقی خۆی بەڵێ بەڵام ئەڵێ لێراڵێ ئەسڵ وایە کە کاتەکەی دیار بێ کاتەکەی دیار بێ مەسەلەن کە تەجیلەکەی بۆ چەندێک بۆی تەجیلەکەی بڵێ مەسەن دوای مانگی کە دوو مانگی کە ساڵێکی کە هەرچەند ئێستا تەجیلەکە بوو بە دووشت ئیلا ئەقرەبی ئەجەلەین یەکێ لەم دوو ئەجەلە یان کاتی مردن کە مردن هات باشە مەسەن پیاوەکە مرد ئەوە بەر لە دابشکردنی میراتەکە چیەکەن مارەی ئافرەتەکەی لێ جیاکەنەوە ئەبێ مارەی ئەچکە دەینە قەرزە ئەبێ لێ جیا بکرێتەوە بدرێ بە ئافرەتەکە یان مەثەلەن تاوان ئەگەر پیاوەکە بمرێەوە لە پیاوەکە وەرەی ئەگەر ژنەکە بمرێ باشە بە هەمان شێوە ئەبێ بە پیاوەکە بڵێن پیاوەکە مارەیەەکە بدات بەڵام بۆ کی ئەو کاتە بۆ وەرەسەی و ئافرەتەیە کە لێی بەجێماوە تر پیاوەکەیەتی و منداڵەکانێتی و دایک و باوکێتی ئەوان و ئەجەلەکەی تریش بریتە لە تەلاق کاتێ تەلاقیدا ئێسکە ئافرەتێک تەلاقەدرێ مەسەن بۆ نمونە دە مسقاڵ زێڕی بۆ کراوە بیستیش مەسەلەن یان نۆزدەش مەسەلەن لە گردنی پیاوەکەیە کە تەلاقەدرێ دەبێ ئەو قەرزەی بۆ حسێب بکا و بیداتێ بەڵێ ئەگەر هاتوو مارەیەکە پێشەکی بوو یعنی چۆن یعنی ئافرەتەکە وتبووی من مارەیم بە حازری دەوێت بە دواخراوی نامەوێت باشە جا کاتێک کە ئەگوازرێتەوە هێشتا مارەیەکەی بۆ نەکردووە یا پێش گواستنەوەش ئەتوانێت ئافرەتەکە ڕێگری بکا لەوەی بگوازرێتەوە هەتاوەکو مارەی یەکە وەرەگرێ بەڵێ ئەتوانێت ڕێگری بکە بڵێ من نایڵم بگوازرێمەوە هەتاوەکو مارەیەکەم تەسلیم نەکرێت بۆچی چکە خۆی وتوێتی من مارەیم بە حازری دەوێت بەڵام ئەگەر مارەیەکە موئەجەل بوو دواخرا بوو ینی ڕێکەوت بوون مارەیەکە هەمووی دواخرابێ یان بەشێکی دواخرا بە گوێرە ئیتیفاقی خۆیان ئەگەر ئەو بڵین بەو شێوازەی لێکرابوو ئیتر ئافرەتەکە مافی ئەوەی نییە داوای چی بکە داوای ئەو مارەیە دواخراوە بکە خۆی ڕازی بووە خۆی ڕەزامەندی دەربڕیوە ئێستا بۆی نییە نەفسی خۆی منعەکە لە گواستنەوە و لە ئەوەی کە بگاتە شوێنی خۆی جا بۆ چکە حەقەکەی خۆی تەنازولی لە حەقەکە کردووە حەقی نەماوە بابەتێکی کە هەیە کە زۆر گرنگە ئەوەش چ کاتێک مارەیی ئیستیقرار ئەکا و تەواوی مارەی ئافرەت وەری ئەگرێ ئەمە حاڵەتمان هەیە مەسەن ئافرەت هەمووی مارەی وەرەگرێ حاڵەتمان هەیە مەسەر نیوەی وەرەگرێ حاڵەتمان هەیە هیچ وەرناگرێ مارەی هیچ وەرناگرێ ئایا ئەو حاڵەتانە چین لە دوو حاڵەتە ئافرەت هەموو مارەی وەرەگرێ لە دوو حاڵەتە حاڵەتی یەکەم ئەگەر پیاوەکە ژنەکەی گواستەوە باشە گواستیەوە و دخولی پێ کرد ئەوە هەموو مارەیەکە واجب بێ لەسەر پیاوەکە بیدا بە ئافرەتەکە ئاەتەکەمان خوێندەوە فەمەستەمتعتم به منهن فآتوهن أجورهن يعني بەتەواوی بەبێ نوقسانی مارەیەکەیان بدەنێ دوای دخول و هەروەها حەدیثێکمان هەیە لە عومەرەوە خوای لێ رازی بێ یا ڕیوایەتێکە بڵێن ئەسەرێکە لە عومەرەوە خوای لێ رازی بێ أيما رجل تزوج امرأة فمسها فلها صداقها كاملا هەر پیاوێک ژنێک مارە بکە و بیگوازێتەوە و دخولی پێ بکە ئەو ئافرەتە مارەی کاملی بۆ هەیە و دەبێ پێی بدرێ ئەوەش دیارە حەزەتی عومەریش لە خۆ ئەوەی نەوتوە دیارە شتێکی بیستووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و ئەسسەلام
دووهەم مردنی یەکێک لە دوو هاوسەرەکە ژن و پیاوەکەیان بمرن ئەوە وەکو باسمان کرد ئەوە تەواوی مارەی دەدرێ بە ئافرەتەکە. جا ئەگەر حتا ئەگەر پێش گواستنەوەش مەسەن پیاوەکەی بمرێ بۆ نمونە پیاوێک ژنێکی هێنا باشە بەر مارەی کرد بەڵێ مارەی کرد بەڵام نەی گواستەوە پێش گواستنەوە پیاوەکە وەفاتی کرد قەدەرەن بە حادیسەیەکی سیارە یا بە هەر شتێک بە جەڵدەیەک بە شتێک وەفاتی کرد کە وەفاتی کرد هێشتا نەیشی گواستوێتەوە ئایا ئەو خێزانەی هەموو مارەیی کە بۆی دیاریکرا ئەیکەوێ بەڵێ هەمووی دەکەوێت ناڵێن لەبەرەوەی نەگوازراوەتۆ نیوەی ئەەکەوێ و نیوەی ئەگەڕندێتەوە نەخێر بۆ چکە ئەمە وەکو تەلاق نییە ئەمە مردنە مردن جیان لە تەلاقەوە لە تەلاقایە ئەگەر تەلاقی بدا پێش گواستنەوە ئافرەتەکە نیوەی بۆ هەیە بەڵام مردن وانە. بەڵگەمان چیە لەسەرم بەڵگەمان کۆدەنگی زانایانی هاوڵانی پێغەمبەرە عەلەیهی سەڵاوات کە یەکدەنگن لەسەر ئەوەی کە ئەم حاڵەتە ئاو هەیە و هەروە پێش ئەوەی بیگوازێتەوە کامل مارەی دەکەوێت ئەگەر مێردەکەی بمرێ لە چه حاڵەتێکە نیوەی دەکەوێت ئافرەت لە یەک حاڵەتە یەک حاڵەتمان هەیە نیوەی دەکەوێت ئەمەیە حاڵەتەکە ئەگەر گرێبەستی لەگەڵا کردبوو ینی مارەی کردبوو باشە دوای مارەکردن تەلاقی دا و مارەیشی بۆ دیاری کرابوو و پێش گواستنەوە بوو ئابە مەرجانە عەقدێکی سەحیح کرابوو دوای ئەوە دوای عەقدە سەحیحەکە پێش گواستنەوە تەلاقی دا باشە و مارەیشی بۆ دیاری کرابوو لە کاتی عەقدەکە ئەو کاتە نیوەی مەسەن 20 مسقاڵی بۆ دیاری کراوە 10 مسقاڵی دەکەوێت ئافرەتێک مادەم پێش گواستنەوە تەلاق ئەدرێ. ئەمەش بە بەڵگەی ئایەت کە فەرمێ وئین طەلەقتموهن من قبل ئەن تەمەسوهن ئەگەر تەلاقتاندان هاوسەرەکانتان بەر لەوەی بیانگوازنەوە و دخولیان پێ بکەن وقد فرضتم لهن فەریضە و لە حاڵێکە مارەیتان بۆ دیاری کردبوو یعنی ئەگەر مارەی بۆ دیاری نەکرابوو ئەوە هیچ حەقی ئەسووتێ تەنها متعەت و تەلاقی یەکەوێت تەنها متعە یەکەوێت ینی شتێک پێدرێ بۆ دڵخۆشی ئەمما مارەی ناکەوێت فنصف ما فرضتم نیوەی ئەو مارەیەی کە دیاری کرابوو نیوەی دەکەوێت ئەگەر مارەی دیاری نەکرابوو هیچی ناداتێت چونکە هیچ دیاری نەکراوە چی باتێت نیوەی چی بداتێ هیچ کەواتە بەڵێ نه مادەم دیاری نەکرابوو بە گوێرەی و ئاەتە فەرمی وەقەد فەرەضتم لەهن لە حاڵێکە ئەمە ئەیکەوێت نیوەکە یەکەوێت لە حاڵێکە کە مارەی بۆ دیاری کرابوو. بەڵێ متى يتم سقوط المهر كله ئەی چ کاتێک هەموو مارەی سقوطەکە یعنی ئافرەت هیچ وەرناگرێ ئەمیش چەند حاڵەتێکی هەیە بەگشتی ئەبێتە دوو حاڵەت ئەگەر ئافرەتەکە خۆی اختیاری تەلاق و فەسخ بکە یان بە سەبەبی ئافرەتەکەوە نیکاحەکە فەسخ بکرێ ئەوە بەو شێوازە لە هەردوو حاڵەتەکە ئافرەتی چی ناکەوێت یا خۆی سەبەب بێ یان خۆی اختیاری بکە ئەمەش بەم شێوازەیە ئەڵێ ئەگەر پیاوێک یا ژنێک عەفوەن ژنێک کە جیا بووە لە پیاوەکەی بەر لە گواستنەوە و فراق و جیابوونەوەکە بە سەبەبی ئافرەتەکەەوە بوو چۆن طبعاً بۆیە لە بەر لە گواستنەوە چونکە ئەگەر دوخول بوو دوخول ئەبێتە سەبەبی چی تازە باسمان کرد هەموو مارەی وەرئەگرێ دوخول بوو بەڵام پێش گواستنەوە ئەگەر ئافرەتەکە داوای جیابوونەوەی کرد بە سەبەبی ئەوە بوو جیابوونەوەکە یان مەسەلەن بۆ نمونە بێنینەوە بۆ نمونە نیکاحەکە هەڵوەشایەوە بە سەبەبی چی بە سەبەبی موسڵمان بوونی ئافرەتەکە هاوتمان لای جمهوری عولەما ئەگەر ئافرەتەکە موسڵمان بوو پیاوەکە لەسەر بڵێن دینی خۆی مایەوە ئەوە دەبێت چی لێ بکرێن دەبێت جیا بکرێنەوە ئێمادەم ئافرەتەکە خۆی بۆ خۆی سەبەبی جیابوونەوەیە ئیتر ئەو کاتە حەقی ئەسووتێ لە مارەی
یان بەسەبەبی ئێرتیداد و پاشگەزبوونەوە لە دین مەسەرم پیاژنێکن هەردووکیان مسلمان بەڵام ژنەکە واز لە دینێنە و پاشگەز لە دینە بێتەوە پاشگەزە بێتەوە لە دین ئەوە بەسەبەبی ئەوەوە ئەم جیابوونەوەی ڕوویداوە لە بینی ئەم پیاژنەکەواتە نایکەوێت ئەمە ئیختیاری چییە؟ ئیختیاری ئافرەتەکە خۆیەتی یان ئیختیار نییە بەڵام ئەم بەبێتە هۆکار چۆن مەسەلەن نیکاحەکە یا ئەمە ژەر ئیختیارە عەفوەن ئەمە ژەر ئیختیارە نیکاحەکە هەڵ ئەوەشێنێتەوە لەبەر عەیبێک کە لەناو لە پیاوەکایە یعنی مەسەلەن پیاوەکەی بینی پیاوەکە مەسەلەن نەخۆشە نەخۆشینە کە ناتوانێت لەگەڵیا بۆ نمونە تووشی سەرەتان بووە بەڵام پێشی نەوتراوە باشە هاوسەرگیریان کرد بۆ نمونە نەچون فەحس بکەن و ئەوانە دوایە دەرکەوت ئەمە هینێتی سەرەتانێتی یا مەسەلەن دەرکەوت ئەمە تووشی پەڵەگی بووە یا مەسەلەن عەقڵی تەواو نییە یان هەر نەخۆشینێک لەو نەخۆشینە یا هەر عیلەتێک لەو عیلەتانە ئەوە ئافرەتەکە هەڵسا بەچی بە فەسەکردنەوەی نیکاحەکە لەبەرچی لەبەر عەیبێک کە لە پیاوەکە هەیە ئەوە لەم حاڵەتە پێش گواستنەوەیە لەم حاڵەتە ئافرەتەکە مارەی ناکەوێت یان پیاوەکە نیکاحەکەی هەڵوەشاندەوە لەبەرچی لەبەر عەیبێک لە کیا هەیە لەبەر عەیبێک کە لە ئافرەتەکە هەیە مەسەڵەن ئافرەتەکە هێنا پێغەمبەری خوا جارێک ئافرەتێکی هێنا ئافرەتەکە تووشی نەخۆشی پەڵەگی بوو باشە بەڕەس بە عەرەبی پێڵێ بەڕەس پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ناردیەوە ماڵی باوکی وتی بڕۆ ئیلحەقی بئەهلیک کەواتە لێرە مادەم عەیبەکە لە ئافرەتەکە هەیە وە نیکاحەکە فەسخە بێتەوە لە فیقها 5 عەیب باس کراوە بۆ ئافرەتان و 5 عەیبیش باس کراوە بۆ پیاوان کە ئەوانە ئیتر مەرجیش نییە هەرە و 5 ئەو 5 و هاوشێوەی ئەو 5 وەکو عولەمای محەقیقین تەحقیقیان لێ کردووە ئیسا ئەو 5 تیان نەبوو مەسەلەن کە باس کراوە لە فیقها مەسەلەن نەخۆشینێکی بوو یەکێ لەو نەخۆشیانە نییە کە ئەو باسیەکە ئایا نابێ بڵێ وەڵا فەسخە وا احتیادیە مادام ئەم نەخۆشینە هەمان شێوەی ئەو نەخۆشینانەیە چونکە بۆچی لێرە نیکاحەکە فەسخ ئەبێتەوە ئافرەتەکە هیچ مارەی ناکەوێ لەبەرەوە یان ئەو سەبەبە لەم جیابوونەوەیە سەبەبی ئەم جیابوونەوەی ئەوە وەکومە لە سەبەبەکە چیەوەیە کە نەخۆشە کە مەسەلەن پەڵەگی هەیە کە یا تا عەقڵی تەواو نییە یان شتێک لەو بابەتانە هەیە یان خۆی اختیاری کردووە بڕیارێکی داوە نەتیجەی بڕیارەکەەوە بۆ کە تەفریق بکرێ و جا ببنەوە لە یەکتر بۆیە لەم حاڵەتانە ئافرەت مارەی ناکەوێت ئەوە بەم جۆرە هاتینە کۆتایی باسی نیکاح ئینشاءالله لەوانەی داهاتووە دەچینە باسی تەلاق وصلی الله وبارك على سيدنا محمد